جا پرسیارەکە ئەوەیە هەر بەڕاستی بزنس و استراتیژی ئەومانەتە پاڵێک بزنسی استراتیژی ئەگەر بەمە پرسیارەکە دەست پێ بکەم بزنسی استراتیژی شەمە مەساوات. زۆر سپاس. خۆشەویستان کە ئەوترێ استراتیژی خودی وشەی استراتیژ لە استراتیژیای یۆنانیەوە وەرگیراوە، وشەیەکی کۆنە. ئەم وشەیە پێشتر بۆ سوپا بەکار هاتووە بە مەبەستی ئەوەی سوپایەک چۆن ئامانجەکانی ئەپێکێ و ئەمە بەرەبەرە گوازراوەتەوە بۆ بوارەکانی تر، لە بواری سەربازیەوە بۆ بواری سیاسی، لەوێشەوە بۆ بوارەکانی تر هەتا هاتووەتە ناو بواری بەڕێوەبردنەوە. پاشان ئێستاکە بە تایبەتی لەم نزیکەی 6 دەیە ئەبێ کە دنیا حاڵەتێکی گەورەی بەسەرا هاتووە، گۆڕانکاریی گەورەی بەسەرا هاتووە. ئەویش ئەوەیە کە فۆکسێکی زۆر لەسەر بزنس هەیە. بۆچی؟ چونکە کۆمەڵی گۆڕانکاری گەورە ڕوویان یاوە، ئێستاکە زۆر جیاوازە لە جاران و ئەوە معلومی جەنابتانە. ئێستاکە بۆ نمونە جاران ئەگەر شەریکەیەک سابوونی دروست بکردایە پێویستی ناکرد تەنانەت لۆگۆی هەبێ، ناوی تایبەتی لێ بنێ و پێویستی ناکرد خەڵک تەنانەت بیناسێ. لە بۆ نمونە لە شارێ لە گوندێکی کوردستان یا لە سووریا کە سابوون دروست دەکرا ئەخرایە بازار و خەڵک بەکاری ئەهێنا. بەڵام ئێستاکە ئەبینین کە بە سەدان و هەزاران کارگا هەمان شت دروستەکەن. بۆیە ئێستاکە چی هەیە؟ کێبڕکێکی زۆر هەیە. ئەم کێبڕکێ زۆرە و ئەم پێشکەوتنە زۆری دنیا بە تایبەتی لە بواری زانستی و لە بواری تەکنۆلۆژیا وای کردووە کە بواری بزنس زۆر جێگەی بایەخ بێ و پێشکەوتنێکی گەوری بەخۆ بینیوە. جا ئەم استراتیژە کە چۆتە ناو بواری بەڕێوەبردنەوە ئێستاکە لەم بارودۆخە ئاڵۆزا کە زۆر جیاوازە لە جاران ئێمە ئەڵێن بزنسی استراتیژی، واتە استراتیژیک بزنس یان نزیک لەمەوە ئێمە شتێکمان هەیە بە ناوی استراتیژیک مانیجمنت. ئێستا ئەمە یەکێکە لە بوارەکان کە زۆر گرنگە و هەموو کۆمپانیا گەورەکانی دنیا تەرکیزیان لەسەرەتی و ساڵانە بودجەیەکی زۆر بۆ استراتیژیک مانیجمنت بۆ بەڕێوەبردننی استراتیژی سەرفەکەن. ئەگەر بڵین استراتیژیک مانیجمنت یان استراتیژیک بزنس چییە؟ بزنسی استراتیژی چییە؟ ئەوە ئەگەڕێتەوە بۆ کۆی هەموو ئەو پلان و کردارانی کە ئەم ڕێکخراوە ئیتر تۆ کە ئەڵین ڕێکخراو تۆتوانی کۆمپانیاک بینتە پێشچاوی خۆت کە گەشەی پێەیە بە ئامانجی بەدیهێنانی بە مەبەستی بەدیهێنانی ئامانجە درێژخایەنەکەی. واتە کە ئەڵین بزنس استراتیژی واتە ئەوەیە کە بۆ نمونە کۆمپانیایەک تەرکیزەکاتە سەری بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە درێژخایەنەی کە ئەیەوێ لە کۆتاییە پێی بگە، ئەو مەبەستەی کە ئێستاکە هەموو هەوڵێکی بۆی ڕۆژێ پێی بگە. جا ئەمە چی ئەگرێتەوە؟ شیکاری ئەگرێتەوە، شیکاری هەم ژینگە ناوخۆیەکەی خودی دەستگاکە و هەم شیکاری ژینگەی دەرەوە کە ئەکرێت لەسەر ئەمە قسە بکەین کە ژینگەی بزنسێک یعنی چی. بۆ نمونە ئەگەر بڵین organizational environment واتە ژینگەی ڕێکخراوەیە. ئەم ژینگەی ڕێکخراوەیە لەناو خودی خۆیان کۆمەڵێ شت ڕوئەیە. بۆ نمونە لەوانە بڕیارە گەورەکانی دەستگایەک هەمووی سەرچاوەکەی لە چیەوەیە؟ لە بزنس استراتیژیەوەیە. واتە هەموو بڕیارەکانی کۆمپانیاکە کە بڕیاری جەوهەرین و پەیوەندیان بە ئایندەوە هەیە هەمووی لێرەوە سەرچاوە ئەگرێ و هەروەها دابشکردنی هەموو ئەو سەرچاوانی کە هەیەی سەرچاوی مرۆییە چ سەرمایە یان هەر سەرچاوەیەکی ترە، هەموو ئەمانە لەگەڵ چاکردنی شتێک کە پێی ئەوترێ competitive advantage. competitive advantage واتە جیاکەرەوەی کێبڕکێکاری کە ئەتوانین قسەی لەسەرکەین. ئەمەی کە لەم پێناسەیە هەبوو شتانێکی تایەکە هەر یەکێک لەمانە پێویستی بە تدریبی تایبەتی، خوێندنی تایبەتی، شارەزایی تایبەتی هەیە، هەتا وەکو ئەوەی کە بکرێت دەستگایەک لەم ئاستەی ئەم سەردەما لەم ئاستە پێشکەوتووە بتوانێت لەگەڵ بارودۆخەکە بگونجێت. دەستی خۆش بە مامۆستا عەزیز. کەوابێ کاتی ئەڵێن بزنسی استراتیژی ئەوەی من تێگەشتم بەسمان لەوەیە ئێستا ئەمڕۆ لە بەڕە لەبەرەوەی ڕکابەرەکان زۆرن بە بەراورد بە جاران پێویست استراتیژی تر هەنگاوبرێن. واتە هەنگاوی یەکەم و دووەممان ئاگا لەوێ بۆ هەنگاوەکانی دواتر. دروستێ؟ بەڵێ ئەو کێبڕکێی کە ئێستاکە هەیە
لەبەرەوەی بازار بەڵێ ئەو کێبڕکێی کە ئێستاکە لە بازاڕە هەیە واتە کێبڕکێکە ئەمە ژینگەیە، ئەمە ئەو ژینگەی کارەیە، ژینگەکە ئالۆزتر بووە، یعنی تەنها ئەمەش نییە، ئەو هەموو بارودۆخە سیاسیە، ئەو هەموو بارودۆخە اقتصادیە هەمووی کاریگەری هەیە، بۆیە لەناو ئەم هەموو ئالۆزیە تەنها ڕێگایەک کە بتوانێت بزنسێک ئەمڕۆ بپارێزێ، ئایندەی بزنسێ بپارێزێ، بریتە لە ئەم ڕێگا استراتیژیک بزنس. دەستی خۆش بە مامۆستا، بابەتەکەم زۆر پێ جوانە، چونکە ینی زۆرینەی جا منە هەستا ئەەکەم لەبەرەوەی خۆمان تێکەڵیەکمان هەیە لەگەڵ ئەو کەسانی زۆر جار خولی فرۆشەوەمەیە، زۆر جار خاوەن بزنسەکان دوای ماوەیەک لە ئیشکردن ئەگەن ئەو قەناعەتەی کە ئیتر ئێمە ئیشوکارمان باشە، بەرهەمەکەشمان باشە، لەبەرەوە خەڵک ڕۆژێ لە ڕۆژان خۆی تێگات کە بەرهەمەکەمان باشە، و گرفتێکی لەوە گەورەتر ئەوەیە کە کاتێک باسی ڕکابەرەکانی خۆیانەکەن ئەوە بە جۆرێک باسی ڕکابەرەکانیانەکان ڕکابەرەکە فێڵەکە خەڵکە خەڵەتێنەوە، مادەم خەڵکە خەڵەتێنێ ڕۆژە لە ڕۆژان خۆی هەر کۆتایی پێ لە بازاڕە، من بە ڕێگە باشەکە ئاڕۆم، بەڵام کاتێک بە ستراتیژی بیری نەکردەوە حتمما باواش بیر کاتەوە کەم شتەکەی باشە، بەڵام کات ڕێگە نادا و سەرچاوەی مرۆیی ئەم واتە بە ئەندازەی پێویست پارەی پێنیە کە 4-5 ساڵ بەردەوام پارە سرف کە تا خەڵک بیناسێ و بە ئارامی بڕوە. ئێستا بە بچین بۆ ئەو پرسیارە مامۆستا، بۆچی ینی هەر زیاتر قوڵبینەوە لە بابەتەکە، بۆچی ئەبێت بزنسەکانمان بە استراتیژی دروست بکەین؟ بەڵێ من بۆی بابەتەکە زۆر سادە بکەمەوە، چکە ئێستا کەسانی گەن لەوە چەند نە بزنسیان هەبێ نە اختصاسیشیان هەبێ لەم بوارە، بۆی زۆر ڕوونی کەمەوە ئەوەیە ئایا جیاوازی چییە لە نێوان فرۆشێک کە کەسەکە فێڵ ئەکات لەگەڵ فرۆشێک کە کەسەکە خەڵک ئەیناسێ و ئەوێ بۆ نمونە سومعەی لەکەدار نەبێ. ئەگەر لێرە ئەزانین ئەو کەسەی کە فێڵەکە بیر لە تاکتیکێک ئەکاتەوە، وانە بۆ نمونە کەسەکەی بەرامبەر ئەخەڵەتێنێ کۆمەڵی مواسەفات ئەڵێ لەم شتا لەوە چێ لەو بەرهەمان نەبێ. ئەلموهیم جیاوازی بینی ئەم دوانە چییە؟ تۆ ئەچی بۆ لای نەفرێکی کە سومعەیەکی هەیە لەو شارە و متمانەیەکی هەیە و دوکانێکی هەیە و شتێکی گرنگی لا ئەکڕی، یان ئەچی کابرایەک خۆی کردو بە شارەکە شتێکی پێ ئەی فرۆشێ، تۆ جیاوازی ئەم دوو نەفرە چییە؟ ئەگەر ئەم نەفرەیان مەبەستم ئەوە نییە کاسبی کەڕێک پێکە ئەمیکیان کە تازە هاتۆتە شوێنەکە ئەگەر بێ خەڵک بخەڵەتێنێ، جیاوازی ئەم خەڵەتاندنە لەگەڵ ئەم شوێنە چییە کە ساڵانێکە لەوێ هەیە و سومعەی هەیە. ئەبینین ئەم کەسەی کە بۆ خەڵک خەڵەتاندن هاتووە هیچ ئایندەیەکی بەلاوە گرنگ نییە، تەنها ئەوەی بەلاوە گرنگە لە ئێستا شتەکە بە تۆ بفرۆشێ، چونکە چاوەڕێ ناکا جارێکی کە بێتەوە بۆ ئەو شارە. بەڵام ئەو کەسەی کە ساڵانێکی زۆرە مێژوویەکی هەیە لە شارێکە و شخصیەتێکی پێکەوە ناو سمعەیەکی هەیە، بۆ نمونە کۆمپانیایەکی هەیە یان معرەزێکی سیارە ئەفرۆشێ، ئایا چەند ئیحساس بە مەسئولیەت ئەکا؟ بۆیە ئەم ئیحساس بە مەسئولیەتە وا ئەکا تۆ بیر لە ئایندەی خۆت بکەیتەوە، کەواتە ناتوانی بە عەقڵیەتی هەڵخەڵەتێنەرێک تۆ بزنس بکەیت. لێرایە کە کاتێک کە ناتەوێ بە عەقڵیەتی هەڵخەڵەتێنەرێک بزنس بکەیت، کەواتە هیچ ڕێگایەکت بۆ نامێنێتەوە جگە لەوەی کە ئەبێ استراتیژی بی. ئەگەر استراتیژی نەبی ئەوە تۆ چاوەڕێی ئەوە مەکە ئایندێکی باش هەبێت، چکە پێ ئەچێت لە هەر بارودۆخێ ڕووبە تۆ هەموو ئیشێک لە دەست بی. من لەم ماوەیە بۆ ئەو بەڕێزانەی کە ئارەزومەندی بزنسن لە ئاوات ئەکادمی بابەتێکم نووسی بوو، شتێکی سادەم خستە بەردەستیان کە پێم خۆشە لێرە ئاماژەی پێ بکەم. لەم ڕووداوە ناخۆشەی کە لە تورکیا ڕوویە و لە یەکێک لە شارەکانە زۆربەی ئەو باڵەخانانی کە هەبوون هەموو ڕووخابوون، تەنها یەک باڵەخانە زۆر بە جوانی مابوویەوە، ئەویش باڵەخانەیەکی تایبەت بە ئەندازیاران بوو. ئازیزان، لێرە من ئەمەوێ بڵێم بزنس بەم شێوازەیە، بزنسی ڕاستەقینە بزنسێکی استراتیژیە، واتە ئەو مقاولەی کە هاتووە بینایەکی دروست کردووە و وتویەتی کورە جا چییە بێ با پارەیەکم دەستکەوێ و 1001 فڕوفێڵی کردووە لە دروستکردنی ئەو بینایە و کێشەی نییە ئەم بینایە سبەی ئەفرۆشرێ و نەجاتی ئەبێ بەدەستیەوە. زۆر جیاوازە لە کۆمەڵی ئەندازیار کە بینایەک بۆ خۆیان ئەکەن کە مەجبورن عیلم بەکاربێنن
بۆیە لێرە ئەبینی ئەو هەموو باڵەخانەی ڕووخاوە باڵەخانەی ئەندازیارەکان وەکو خۆی ماوە، چونکە ئەمانە بەپێی زانست کارەکان کردووە و استراتیژی کاریان کردووە، بۆیە باڵەخانەکەی ئەوان ماوە. جا بەڕێزان زۆر جار ئێمە ئەبینین بزنسێک کەسێک بەڕێوەی ئەبازدەوەچە زۆر شارەزاش نەبێ، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هاتوۆتە ئەم بازاڕە و جێی خۆی کردوێتەوە و قازانجێکی زۆری کردووە. ئەمە نابێ بە نمونە تۆش بڵێ وەڵام شارەزایی حسێب نییە، چونکە مامۆستا گەشتیار ئێمە لەناو هەموو ئەوانەی کە بزنسێک دروست ئەکان لە 100 دانە بزنس دوای 10 ساڵ تەنها 4یان ڕزگاریان ئەبێ. هۆکارەکە چییە؟ چونکە ئەوانەشی کە سەرکەوتوو بوون هەنێکیان ئەتوانین بڵین بە قانونی probability سوتفە بە سوتفە ئەمە سەرکەوتوو بووە. بۆ چونکە کاتێ 100 نەفەر ئیشێ دروستەکەن طبیعی ئەکری هەر 4یان سەرکەوتوو بن. ئەگەر ئەم 4 تەنانەت زۆر ئەوەش نەبن تۆ بڵی وەڵا ئەمانە بە عیلمی بنیادیان نەناوە. ئەی هۆکاری ڕووخانی 96 بزنسەکەی تر چییە؟ بە دڵنیایی نەبوونی استراتیژە، نەبوونی زانستە، نەبوونی توێژینەوەیە وای کردووە کە تۆ هەڕەمەکی بچیتە ناو بازاڕەکە و احتیمالی هەیە کە بارودۆخەکە بگۆڕێ و تۆ لە زەرەرابی. بۆیە ئێمە لەبەر ئەوەی بتوانین بەردەمی خۆمان ببینین، هە لە کوردیا قسەیەک هەیە ئەڵێ بەردەمی لە لوتی خۆی زیاتر ناتوانێت بەردەمی خۆی ببینێ. بۆیە بزنسمان ئەچێ وەبەرهێنانەکە ئیتر بە هەر جۆرێ وەبەرهێنانێ بێ، پێویستە استراتیژیانە بیرکاتەوە، چونکە احتیمالی هەیە ئەم هەموو شتانی کە تۆ لە پێش چاوتە ئەم بارودۆخە لەگەڵ ئەم هەموو ئاڵۆزیە پێچێ سبەی بارودۆخەکە بگۆڕێ. ئەگەر بارودۆخەکە گۆڕە کەواتە تۆ هەموو شتێک لە دەست دەرەچێت. ئەوە استراتیژیک بزنسە کە وا ئەکا حساب بۆ بارودۆخە لە ناکاوەکانی ئایندە بکات. بۆی لێرایتە بە تەواوی دەرەکەوێت چەند گرنگە. دەستی خۆشە مامۆستا عەزیز. کەوابێ بە کۆی گشتی ئێمە ئێستا باسی ئەومان کرد کە بۆ چی ئەبێت بزنسەکەمان استراتیژی بێت لەبەر دوو هۆکاری زۆر سەرەکی. یەک ڕکابەر لە بازاڕە، چونکە ئێستا خەڵک زۆر ئاسان لە چرکەیەک ئاتوانێت جێت بێت و بڕا بۆ شوێنێکی تر لەگەڵ خەڵەتانێکی بینی ئەچێ لە شوێنێکی ترێک ڕمافی خۆەتی دوو بەفی ڕۆدانی وزە. کاتێک تۆ بە استراتیژی ئیش ناکەیت وزەیەکی زۆر بەفی ڕۆدەی وزەی مادی، وزەی کات، هەنێجار وزەی مرۆیی، تااقەت و توانە و جوهدی خۆت بەفی ڕۆدەی. ئێستا بۆچیەکانمان یەکلا کردەوە تا ڕادەیەکی زۆر ببینە سەر چۆنیەتیەکەی، چونکە بزنسەکان خوان بۆ خۆیان جیاوازن. هەندێک کەسمان هەیە ئێستا گوێی لە ئێمە یا لە داهاتوە گوێی لێمانەبێت کە هیچ بزنسێکی نییە. هەندێکی ژێ تازە دەسی کردەوە بە بزنس، هەندێکی ژێ ماوەیەکی زۆرە دەسی کردەوە بە بزنس. وەکو وتیشمان استراتیژ هەم داخلی بزنسەکە ئاگرێتەوە کە بەڕێوەبردننی ئیش و کارەکەی خۆتە، هەم خارج ئەگرێتەوە کە استراتیژی مامەڵەکردن لەگەڵ ڕکابەرەکان چۆن مامەڵان لەگەڵ تەسەورەکەم ئەوەی کە تێگەشتوم زۆر باشە. ئێستا چۆن بزنسێکی استراتیژی دروستکەین؟ هەرچەند پرسیارەکەم ڕەنگە تۆزە گشتی بێ، بەڵام با بچین بۆ ئەوەی کە بزانین چۆن بیکەین. طبعا سەرەتا پێش دروستکردنی بزنسەکە زۆر باشە کە تۆ بتەوێ استراتیژیانە بیرکەیتەوە، بەڵام با ئێمە خراپترین ئەگەر وەربگرین. خراپترین ئەگەر ئەوەیە کە ئێستاکە لە سلێمانی لە هەولێر کۆمپانیایەک هەیە هەر طبیعی هێناوێتی سپاس بخوا تا ئێستاکە کۆمپانیاکەی نەڕووخاوە و لە قازانجایە. باشە لێرە پێویستە خاوەنی ئەم کۆمپانیایە یان دەسەڵاتی سەرەکی لەم کۆمپانیایە بیرێک لەوە بکاتەوە کە ئێستش درێنگ نییە ئەگەر بێت و بزنسەکەی ئیدارەدانێکی بکاواتە بە شێوەیەکی استراتیژی بەڕێوەبەرێت. لێرە کاتێک کە تۆ بە شێوەیەکی استراتیژی بەڕێوەی ئەبێ ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد، بەزایەچوونی وزە. بۆ نمونە با ئەمە بین لە ناو یەکێک لەم باشە سەرەکیانەی ئەم کۆمپانیا باسێک لەوە بکەین کە استراتیژی بوون چۆنە. بۆ نمونە ئەتوانین ئاماژە بە چی بکەین؟ HR واتە Human Resource Management. ئێستا Human Resource Management هێشتا لە وڵاتی ئێمە بە عەقڵیەتی پێرسۆنێل مانیجمنت ئەڕوا بەڕێ، واتە هێشتا بە عەقڵیەتی خۆیی ئیشەکرێ. ئێمە ئێستا کە ئەچیتە ناو دایرەیەکی حکومی لەگەڵ ئەو هەموو بودجانی کە سەرف کراوە بە درێژایی ئەم 30 ساڵە تەنها لە حکوومەتی هەرێم، تەماشاکە کە ئەچیتە ناو نووسراوە خۆیی کە نووسرا خۆیی ئیتر بزانە عەقڵیەتی ئیدارەدان عەقڵیەتی ساڵی 60 و 70کانە. ئێستا ئێمە لە ساڵی 2023 یعنی تۆ وەرە مقارنەکە بە زانستی ساڵی 1970ەوە
تۆ وەزارەت بەڕێوەبەری لە 70 تا ئێستا ئەو هەموو ساڵە تێپەڕی کردووە 50 ساڵ زۆر یعنی نیو قەڕن یعنی ئەمە لە هیچ بوارێکە قبول ناکرێت چی قبولی ئەکا ئێستاکە لە بری مۆبایلەکەی تەلەفۆنێکی خەتی نۆرماڵی 50 ساڵ لەمە پێش بەکاربێنێ هیچ کەس ئەمەی پێ قبول نییە بۆیە بەڕێزان خودی زانستی بەڕێوەبردن هێندەی لە کۆمپانیاکانەوە ئەم زانستە گەشە ئەکا هێندە لە حکوومەتەوە گەشە ناکە حکوومەت هەر بە دوای کۆمپانیاکانە ڕائەکە واتە ئەگەر بڵێم کوێ زۆر مهم ئیدارە ئەکرێ بە دڵنیایی ئەمازۆن زۆر باش ئیدارە ئەکرێ بە دڵنیایی ئاپڵ باش ئیدارە ئەکرێ ئەگەر بڵێم کوێ زۆر خراپ ئیدارە ئەکرێ ئەڵێم عێراق ئەڵێم ئێران ئەڵێم تورکیا ئەڵێم بۆ نمونە سوودان وانە کەواتە حکوومەتەکان خراپن لە ئیدارەدانە کۆمپانیاکان زۆر باشترن لە ئیدارەدانە بە تایبەتی و کۆمپانیای کە استراتیژیانە هێناویان جا لێرە با من نمونەکە لەسەر تەنها ئەم هیومن ریسۆرس مانیجمنتە بەرمەوە ئێستا چیمان هەیە استراتیجیک هیومن ریسۆرس مانیجمنت واتە بەڕێوەبردننی استراتیژیانەی سەرچاوی مرۆیی ببین لەسەر نمونەیەک لەسەر کۆمپانیایەکی بەسیط یان قوتابخانەیەکی حکومی نەک حکومی ببوورە قوتابخانەیەکی ئەهلی این با بڵین قوتابخانەیەکی ئەهلی ئینتەرنەشناڵ لە کوردستانی عێراق کە ساڵانە نزیکەی $3,000 لە تەلەبەیەک وەرەگرە ئەمە وازح یعنی یەک مناڵ ئەچێتە ئەو قوتابخانەیە دایک و باوکی $3,000 بۆ ئەیە ئەمە واقع یعنی ئەمە شتێک نییە من باسی خەیاڵ ناکەم ئەمە سلێمانی ئەمە هەولێر باشە ئایا ئەو عەقڵیەتەی ئەم مەکتەبە بەڕێوە ئەبا چۆنە بابینە سەر هیومن ریسۆرس مانیجمنتەکەی کە گومانم هەیە لەوێش بزانن HR یعنی چی و چۆن استراتیجیک هینمان هەبێ هیومن ریسۆرس مانیجمنتمان هەبێ لەم جۆرە قوتابخانانە بیریان لە چی کردوێتەوە بارودۆخەکە خراپە کێ وەرگرن ئەچن ئەو مامۆسایە وەرەگرن ئەڵێن بە ئەمە وەرگرین چونکە حکوومەت تەعینی ناکە فرسەتی بۆ هەڵکەوتووە ئەمە هیچ نازانێ خۆمانەی هێنین ئیشەکەی ئینە دەست و ئیتر مامۆسا هەر مامۆسایە باشە تۆ لەو لاوە ئەگەر 1,000 قوتابی وەرگرت بێ وانە یەکی $3,000 لێسەند بێ یعنی تۆ بودجەیەکی $3 ملیۆن دەستکەوتووە بەڵام ناتوانی $3,000 سەرفکەی بۆ هیومن ریسۆرس مانیجمنتەکەت کە بزانی چۆن بەڕێوە ببرێ ئەمڕۆ توێژەرێکی کۆمەڵایەتی وەرئەگری ئەیبەی لە دەرەوە دەورەی پێ ئەبینی دەوراتی پێ ئەڵێ ئیشەی بە ملیان بەرەبەرە ئاراستەی ئەەکەی دوای 2 ساڵ لەبەرەوەی نەتوانیوە 20,000 30,000 لە مەعاشەکەی بۆ زیادکەی تۆ بەجێ ئێڵێ باشە لە ماوەی ئەم 2-3 ساڵە ئەزمون وەرگرتنی توێژەرێکی کۆمەڵایەتی بە نمونە ئەبێ چەندێک مەسروفی ویست بێت و ئەو دەورە و کۆنفرانسەی کە بینیوێتی ئەی باشە کە بەیانی ئەو بەجێتی ئەڵێ تۆ زۆر بێمنەتانە ئەڵی با بڕوە قەیچێکە هەر توێژەری کۆمەڵایەتی زۆرەچن دانێکی کە تەعینەکەم واتە تۆ 10 ساڵی تر بە خراپترین ستافەوە شتێک بەڕێوە ئەبەی کە بە دڵنیایی ئیدارەدانەکە سەقەتە و سبەی ئەگەر بەسیترین کۆمپیتیتر یعنی بەسیترین کێبڕکێکارێ بۆ دروست ببێ یەک قوتابی لای تۆ نامێنێتەوە چونکە باشترین توێژەرەکان ئەوانە بوون تۆ پێت گەیاندن باشترین مامۆستاکان ئەوانە بوون کە هاتنە لای تۆ و تۆ قەدرت نەگرتن و تۆ نەوتوانی ئەمانە بپارێزی ئەمانە ڕۆشتن بۆ ڕۆشتن چونکە تۆ نەتزانی استراتیژیانە ئیدارەی سەرچاوە مرۆییەکەت بکەی جا ئەمە بە نمونە وەرگرە لەسەر هەموو بزنسەکانی تر لە کوردستانە لەبەر خاتری 100,000 چۆن کارمەندێکی بەتوانە فرۆشیارێکی بەتوانە مەندووبێکی باش تۆ بەجێ ئێڵێ لەبەروی دڵت نایە ئەم ساڵ 1,200 دینار بیت لەبەر نەدانی ئەم 1,200 دینارە تۆ گەورەترین کارەساتە دروست کردووە ئەمە ئەگەر بمایەتەوە لەوە ئەچێ هەر ئەو ساڵە $10,000 قازانجی بە تۆ بگەیاندا کەواتە نەبوونی عەقڵێتی استراتیژی وا ئەکا کارەسات دروستەکە زۆر جار ئەو شوێنەی کە موئەسسەسەکەی داناوە نەچووە بەڕێوەبەرێکی زۆر شارەزا بێنێ پلانی استراتیژی بۆ دابنێ کەسێکی داناوە بەس بیری لای ئەوەیە محاسیبێکی باش دابنێ پارەکە نەفەوتێ ئەم محاسیبە ناتوانێت پلانی استراتیژیت بۆ بەڕێکپێکی بۆ دابنێ ناتوانێت بیری لای
بەڕێوەبردنێکی استراتیژیانی سەرچاوی مرۆیی بێ. اینجا وەرە تۆ ئەگەر بچی بۆ بەشی مارکێتینەکەی، بچی بۆ بەشی بەڕێوەبردننی فرۆشەکەی، تۆ لەوێوە ئەزانی ئەگەر تۆ استراتیژی نەبی هەموو قازانجە گەورەکانی ئایندەت لەدەست دەرەچێت. کەواتە کارەسات دروستەکەی بەدەستی خۆت، دوو ڕۆژی کە تۆ لەگەڵ بارودۆخەکە یەک نایتەوە، بەرگەی کەبڕکێکارەکانی ناگری لە بەسیترین وەزع کە ڕوئەیە ئەوان هەموو پێشەکەون و تۆ لە شوێنی خۆت پێچێ فەشەل بهێنیت. دەسەکانە خۆش مامۆستا، ئەمە نمونەیەکمان باس کرد بۆ کۆمپانیایەکی گەورە وە کەسانێک کە تواناییان هەیە خەڵکێکی تردا بمەزرێن لەژێر دەستی خۆیانە، ئەگەر استراتیژی بیر نەکەنەوە احتیمالی ئەوە بەرزەکە کەسانی دامەزرێن لە ئیش و کارەکانە لە دەستی بدەن بەپێی تێپەڕان. باشە ئەم نمونەیە بێنین بۆ فرۆشیارە ئاساییەکان یا ئەوانی کە بزنسەکان تەنها یەک کەسی تایە، دوکانێکی لێ لە سوچەکە دوکاننارە بۆ خۆی. ئەم دوکاننارە ئەم کەسە ئاساییە کە یا تازە دەستی کردو بە بزنس یا 5-6 ساڵە بەس هەر یەک کەسە و خۆیەتی و تەواو لەوەش ناچالە بیرەکە تۆڵە ناتوانم کارمەندان مەزرێنم. ئەم چۆن استراتیژی مامەڵە بکە، هەم لە کڕینی بەرهەمەکان کە ئەفرۆشێت، هەم لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کڕیارە، چۆن استراتیژی مامەڵی بزنسەکەی خۆی بکە کەسێک کە خۆی یەک کەسە و بزنسی هەیە. دەستەکانە خۆش بێ. لێرە لەو نێوەندا لە نێوەندی مؤسسەیەکی گەورە بۆ یەک نەفەر ئێمە شتێکمان هەیە کە بەڕێوەبردننی فرۆشە. لێرە شتێکی کەمان هەیە بە ناوی سیلز فۆرس مانیجمنت، واتە بەڕێوەبردننی هێزی فرۆش. باشە ئەگەر لە بەڕێوەبردننی هێزی فرۆشە تۆ بۆ نمونە کەسێکت هەیە کە زۆر باش ئیدارەی مەندووبەکانە بۆەکە، کێشەت نییە هەتا ئیشەکەت گەورە بێت، کە ئیشەکەت گەورە بوو ئەڕۆی مدیرێک دابنی بۆ کۆمەڵی فرۆشیاری تر. زۆربەی کۆمپانیاکانی دنیا، زۆربەی مارکێتەکانی دنیا هەڵەیەک ئەکەن، هەڵەکە زۆر وازە ئەچن چیەکەن؟ یەکێک لە هەرە باشترین فرۆشیارەکانی ئێنێ ئەڵێ تۆ وەرە ببە بە بەڕێوەبەری فرۆشیارەکان. لێرە ئەم کۆمپانیایە هەڵەیەکی زۆر استراتیژی ئەکا، چونکە لێهاتوویەکانی فرۆشیارێک جیاوازە لە لێهاتوویەکانی بەڕێوەبەری هێزی فرۆش. لێرە ئەم کەسە کە ئەتوانێ مامەڵەیەکی جوان کا لەگەڵ خەڵک شتەکانی بفرۆشێ و دڵی کڕیارەکان ڕاگیرکە، تۆ ئەمە ئەگوازیتەوە بۆ مستەوایەکی سەرتر بە حسابی خۆت ئەمە مکافعەت کردووە، ئەیبەیتە شوێنێ سبەی ڕوبەڕووی وەزعێکی کە ئەبێتەوە ئەم نەفەرە لە بەڕێوەبردننی ستافەکە ناتوانێت ئیشکە. ئەم هەڵەیە بۆ ڕوئە، ئەم هەڵەیە خۆی هەڵەیەکی استراتیژیە، چونکە لە بەڕێوەبردننی استراتیژیە تۆ بیر لەوە ئەکەیتەوە ئەم کەسە بەپێی مەهارات بەپێی لێهاتوویەکانی ئیشێکی بیتە دەست. لێرە ئەم هەڵە استراتیژیە وا ئەکا تۆ یەکێک لە هەرە باشترین فرۆشیارەکان لە دەستەی و یەکێک ئێنی لەوێ باشترینە، بەڵام لێرە لەوە ئەچێ ناوی بنین قەڵبترین بەڕێوەبەردا ئەنی بۆ فرۆشیارەکانی تر ئەبێتە مایی زەرەر بۆ هەموو فرۆشیارەکان. اینجا وەرەبا لەمەش بچووکتر بینەوە بۆ شتێکی زۆر بچووکتر کە بەڕێزە ئاماژەت پێکرد ئەگەر نەفەرێ بە تەنها کە فرۆشیار بوو ئایا ئەکرێ فرۆشیارێکی استراتیژی بێ یان فرۆشیارێکی تاکتیکی بێت. تاکتیکی بەڕێزان لە مقابلی استراتیژی بوون تاکتیکی بوونمان هەیە. ئەم تاکتیکی بوونە کەی غەڵەتە؟ خۆی تاکتیکی بوون تو هەموو ئیشێ بە تاکتیکەکەی، واتە کاتێککە تۆ تاکتیکێک بەکارێنی ئەم تاکتیکە کەی ڕاستە کەی ڕاست نیە. ئەگەر تاکتیکەکە پەیوەست بوو بەوەی کە خطوەیە بوو لە خطوە استراتیژیەکانت، واتە تۆ تاکتیکێکی استراتیژیت بەکارهێناوە و معقولە. فرۆشیار بە تەنها کاتێشت ئەفرۆشێ ئەگەر بێت و تەنها تاکتیکی بیرکاتەوە تووشی کارەساتێکی گەورە ئەبێ. زیگ زیگلەر کە معروفە لە دنیا یەکێک لە ڕاهێنەرە زۆر باشەکانی بە تایبەتی بواری فرۆش، زیگ زیگلەر ئەڵێ زەمانێک من فرۆشیار بووم، بەرهەمەکانی کۆمپانیایەکم ئەبرد گون بە گون، ئەچووم لەوێ بە ئۆتۆمبیلەکەم ئەڕۆشتم دام ئەنا و هەوڵم ئەیە کە خەڵک بێت شتەکەی پێ بناسیێنم و بیفرۆشن، وا بزانم بەرهەمی قابلەمە و قاپ و ئەو شتانە بووە. ئەڵێ کە ئەچوومە شارۆچکەکان و گوندەکان
هاوڕێکانم بەیانی زوو دەرەچوون بۆ گوندێک لەوێ شتەکەیان عەرزە کرد هات و هاوارێکیان ئەکرد چیان بۆ فرۆشرا ئەیان فرۆشت ئێوارە ئەویتریان نەخستەوە ناو سەیارەکەیان بەیانی ئەچوون بۆ گوندێکی تر بە ئومێدی ئەوەی زۆرترین خەڵک ببینن وە شتەکان بفرۆشن ئەڵێ من بە پێچەوانەوە بۆم دەرکەوتە بوو تەنها یەک ڕێگا هەیە بۆ فرۆشی باش دروستکردنی متمانەیە لای کڕیار کاتێک کە تۆ ئەچی شتەکانە عەرزەکەی لەسەر جادەیەک بۆ یەک ڕۆژ کەس ناتوانێت متمانە بکا بە تۆ بە قانونی پرۆبابیلیتی بە قانونی سوتفە شتت لێ ئەکڕن هەرچەنە هات و هاوارەکەی متمانەیەک نییە ئەڵێ من چیمە کرد ئەچووم لە ئۆتێلێک لە خانوویەک ژوورێکم ئەگر بەکرێ بۆ ماوەی یەک هەفتە دووسێ ڕۆژی یەکەم شتەکانم لەوێ کە تەرحەکرد زۆربەی ئەچووم بۆ لای ئەو کەسانی لەوێ بوون بۆ نمونە ئەچووم بۆ لای ڕستۆرانتەکان ئەچووم بۆ لای هۆتێلەکان ڕۆژی یەکەم دووەم سێم بە سەردانمەکردن دووسێ ڕۆژی ئەخیر بەقەد هەموو ئەو کەسانم ئەفرۆشت کە نزیکەی چەند هەفتەیە بوو لەم گوندڕایانە کرد بۆ ئەو گوند تەماشاکە ئەمە یەک نەفەرە بەڵام فرۆشیارێکە استراتیژیە چ جیاوازیەکی دروست کردووە لەگەڵ فرۆشیارەکانی هاوڕێی کە بە تاکتیکی ئیشەکەن و ئیشەکان ئەوەیە کە ئەم هەموو مانووبوونە وانە ئەم هەموو مانووبوونە هەموو ڕۆژێ ڕاکە بۆ گوندێک ڕاکە بۆ شارۆچکەیەک و ئێوارە وەرەوە بچۆ ئەڵێ من وام نەکرد ئەڵێ بۆیە من لە ماوەیەکی کەمە گەیشتم بە هەزاران هەزار دۆلار بەڵام لە کاتێکە ئەوان زۆربەیان لەوە ئەچێ بەس بەشی بژێویان پارەپیان کردوێ و دواییش لەوەچە وازگان هێنابێت دەسەکانی خۆش بە مامۆستان ئێستا من باسی ئەومان کردووە کە استراتیژ خۆی چییە و بۆچی ئەبێ استراتیژی بین و باسی چۆنیەتی استراتیژی ئێستا لە ناو چۆنیەتیەکەیە گفتوگۆەکەین بۆ چۆنیەتەکەمان بۆ کۆمپانیایەکی گەورە باس کردووە و باسی ئەوەژەکەین کە فرۆشارێکی ئاسایی ئەبێ استراتیژی مامەڵە بکە و چۆن زیگزاگلەر استراتیژی مامەڵەیە کرد باشە مامۆستا ئەگەر ئەمە داببەزێنین بۆ ناو دوکانێک یعنی ئێستا زیگزاگلەر فرۆشیارێکە ئەچێت لە دێکان ناشتە فرۆشە دووکو لەو کەساناچە کە سەوزە و میوە فرۆشن وچن سەردانی دێکانەکەن یاشتی تر بەس ئێگەر دوکانارێک کە کاڵایەکی هەیە هەمان کاڵا دراوسەکانی هەیە لە کۆڵانەکە خەڵکێکی تر هەیە مارکێتی هەیە یا هەشتێکی تری هاشتە لێرە ئەم مەجای استراتیژی بوونی ڕەنگە لەسەر کاڵاکە بۆ دروست نەکرێت چکە کاڵاکە لە هەموو شوێنێکی تر هەیە ڕەنگە لە نرخیشە نازانم ترەکرێت استراتیژەکە مامەڵی نرخ بێ هەر مامەڵێکی تر بێت تۆ با بڵێن ئامۆژگاری چییە بۆ کەسێکی وا چۆن استراتیژی مامەڵە بکات بەڵێ خودی استراتیژی بوون واتە بیرکردنەوە لەوەی تۆ چۆن ئەم کڕیارانت ئەپارێزی و تۆ چی بکەی ئەگەر کەسێ هاتە دوکانەکەت ئەم ڕۆشتی نەکڕی ئاسایی بێ بەلاتەوە احتیمالی هەیە ڕۆژێکی تر بیکرێت چۆن تۆ بم بیرکردنەوە ئەژیت ئەمە استراتیژی بوونە استراتیژی بوونیش لە فەردا بە تایبەتی لەسەر فرۆشیار لەسەر متمانە ئەوەستێت چۆن تۆ متمانەی ئەم خەڵکانە بەدەست ئەهێنی من نمونەیەکی زۆر سادە بڵێم کاتە هاتمە ئەم شارە بە دوای شتی حەڵاڵا گەڕام ڕۆشتم نزیکترین دوکانم بینی لەوێ دوکانی کۆمەڵی خەڵکی ئەلبانی بوو ئەرمینی بوون وابزانم نەک ئەلبانی لەوێ شتی حەڵاڵیان هەبوو من بە درێژایی ساڵی یەکەم بە تایبەتی چەند مانگی یەکەم زۆر ئەچوون بۆ ئەوێ پاشان کە دوکانێکی کەم دۆزیەوە هەر بۆ ئەوەی خۆشە بزانم چیان هەیە ڕۆشتم بۆ ئەوێ دوای ئەوە ئیتر جارێکی کە هەوڵمەیان نەچمەوە بۆ دوکانی یەکەم ئەزانی لەبەرچی هۆکارێکی زۆر وازە من جارێکیان مناڵە بچکۆلەکەم لەگەڵ بوو چکلێتێکی هەڵگرت منیش ئەم چکلێتە کە لای خۆمان کە ئەچێت دوکانێک زۆر ئاسایی چکلێتێک دێنێ یعنی ئێمە کللتوری ئێمە وەکو کورد وەکو عەرەب وانە ئەم جۆرە کللتورەمان هەیە ئەویش کە یەک چکلێت بوو بەرزم کردەوە ئاوا سەیری کرد وتی ئەوەندە سنتەکە یعنی من هەرگیز ئامادە نەبووم ئەو چکلێتە بەرمە دەرەوە پارەکەی نێم چونکە بەلام و شەرعی نەبوو بەڵام ئەگەر دوکاندارەکە بەڕووی خۆشەبی و تاکورە عیبەوەکو لای خۆمان چۆنە بێت چکلێتێکی کەشی یا بەدەست یەکیشی کەمانە یا بەدەست خۆمەوە لێرە من پەیوەندیکی جوانم بۆ دوور ئەوان بە هیچ شێوێ استراتیژی نەبوون ڕۆژێکیان ئەوەی مامۆستا ئەوە تەکتیک بوو ئەو کردی ببوورە بڕیمی دویسەمە بابەتەکە تاوڕ تەکتیک بوو استراتیژ نەبوو بەڵێ ئەوە تەکتیک بوو بۆ بەدەستهێنانی چەند سنتێک بەڵام ئەو تەکتیکە هیچ استراتیژی نەبوو ئەگەر ئەبوایە تەکتیکیشی بەکار بهێنایە تەکتیکەکە استراتیژی وایە جاری وایە تۆ قوربانی بچووک ئەی لە پێناوی بەدەستهێنانی شتی گەورە یعنی خۆی
زۆربەی سیاسیەکانی دنیا زۆربەی بازرگانەکانی دنیا ئەمە سادەترین بیرکردنەوەیە لایەن تۆ قوربانی کەمەی بۆ بەدەستێنانی شتی گەورە بۆ نمونە هەموو نیگۆسیشنێک هەموو چی پێڵم هەموو دانوستانێک هەموو مفاوەزاتێک تیژ لەسەر ئەوەیە تۆ بە پێدانی هەندێشت بە بەرامبەرەکەت ڕازی ئەکەی لەسەر شتانێکی گەورەتر کە بۆ تۆ قازانجە لێرە ئەم چکلێتە قبوڵم کرد ئاسایی بوو وتم بۆ نمونە ئەمە کچی دوکاندارەکەیە لەوە ئەچێ جیاواز بێ لە دوکاندارە ئەسلەکە ڕۆژێکی تر ڕۆشتمەوە تەماشا ئەەکەم پیاوێکی عەرەب هاتۆ نانی کڕیوە نانەکە چەند سنتێ گران بووە هەرچی وتی باوەڕکەن ئێستا لە شوێنی تر دەستمەکەی بەس من ئێستا پەلەمە ئەوەنە نانمەوێ ئامادە نەبوون چەند سنتێک بێتە خوارە من دڵنیام لەوەی ئەو پیاوە هەرگیز جارێکی کە ناچێتەوە ئەو دوکانە چونکە مامەڵێکی زۆر ڕقیان لەگەڵ کرد بۆ چەند سنتێک لە کاتێکە ئەگەر ئەستەن هەمووشی پێبایە لەوە چێ زەرەری نەکردایە چونکە ئەو ئایلەیەکی لە دەست دەرچوو من بۆ نمونە ئەگەر مانگانە لەو دوکانە بەلایەنی کەمەوە لەو جۆرە دوکانانە شت بکڕم هەر ئەکاتە 100 یۆرۆ 200 یۆرۆ 300 یۆرۆ ئەم دوکاندارە لەبەر خاتری یەک چکلێت هەموو مانگێکی من 300 دۆلار زەرەرەکات ئیتر ئەم واتە بزەبت ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد تاکتیکیە نەک استراتیژی هەموو تاکتیکێک کاتێ مەعقولە کە خزمەت بە استراتیژەکە بکە جا ئیتر لێرەوە تەماشا ئەەکەی چۆن تۆ پەیوەندی دروستەکەی لەگەڵ ئەم کەسە دروستکردنی ئەم پەیوەندیە بە شتانێکی بە تاکتیکی سادە ئەبێ تاکتیکەکان مەرج نییە هەموو جارێ قوربانی بووێ مەرج نییە تۆ بۆ هەموو تاکتیکێک چەند سنتێ لە دەست بی لەوە ئەچێ ڕوویەکی خۆش لەوە چێ بە خێرهاتنێک لەوە ئەچێ کەسێک گێتە دوکانەکە داوای شتێک ئەکات تۆ شتەکانی بۆ ڕوونکەیتەوە و سوور بزانی ئەم ڕوونکردنەوەی تۆ وا ئەکا کە نەیکڕێ بچە بۆ دوکانێکی تر بەڵام لە زیهنی ئەوە بەجێ هێڵێ کە تۆ بەڕاستی دڵسۆزی بووی وەکو ڕاوێژکاری هاتی بەدەمیەوە کەواتە هەموو ئەو ئیشانی کە فرۆشگارێک لەسەر دروستکردنی متمانە ئەیکا هەموو ئەوانی کە لەسەر هێشتنەوەی پەیوەندیەکە ئەیکا هەموو ئەوەی کە وەکو کێ لەویا گرنگە کڕیارەکە گرنگە کاتێک کە تۆ ئەو گرنگی پێ هەموو ئەمانە استراتیژی بوونە کە بەداخەوە زۆر کەس دوکانی هەیە یان بزنسێکی هەیە هێشتا لەوە تێنەگەشتووە کە بۆچی هەندێک کەس سیعرەکانیشیان بەرزترە و خەڵک هەڕوویان تێەکە من وەکو خۆم ئەگەر بچم بۆ لای دوکاندارێک ڕێزم بگرێ شتەکانیشی یەک تۆز گرانتر بێ هەر بۆ لای ئەوەچم ناچم بۆ لای نەفەرێ کە هەرزانتر شتەکانم پێبە بەڵام ئیحساسێکی ناخۆشم باتێت لە دوکانەکە ئیحساسکەم کە نەئەبوایەوە عملی بکردایە لەگەڵ من کەواتە هەموو ئەو جۆرە مامەڵانە مامەڵەی استراتیژین ئەگەر کاگەشتیار ئەوە ڕوونکەمەوە بۆ هەموو ئەو بەڕێزانی کە ئێستاکە ئامادە بەڕێزان کە ئەڵێن بزنس استراتیژی یەکەم خطوە بریتیە لە تەحلیلی بازاڕەکە یەکەم خطوەی استراتیژی ئەوەیە کە تۆی شیکاری بازار ئەەکەی واتە هەموو ئیشێک چ لە سەرەتاوە دەست پێ بکات چ تۆ ئێستا کۆمپانیایەکت هەبێ و لە ناوەڕاستی ئیشەکە تابی و تەنانەت ئیشەکەش باش بێ ئەمڕۆ فرسەتە کە تۆ دیراسەی بازار بکەیت چونکە ئەم دیراسەی بازارە کۆمەڵش پیشانی تۆ ئەیە ساڵەهای ساڵە تۆ نەتبینیوە جا ئەم نەبینینە ئێستاکە بواری خودی بزنس هێندە پێش کەوتووە ئێمە چیمان هەیە لە ئێستا نێرۆ ئیکۆنۆمیستمان هەیە واتە ئابووریناسی دەمارزان یعنی ئابووریناسێک کە ئاگای لەوەیە کە مێشکی ئینسان چۆن ئیشەکە وانە ئابووریناسێک کە تەنانەت ئەزانێ شەبەکەی چاوی ئینسان چۆن تەماشای ڕەفەیەک ئەکا ئەمە تو وەرە عیلمی بوارەکانی بزنس هێندە پێشکەوتوو بێ تا ئێستا ئێمە نەتوانین قەناعەت بکەین بە مدیری شەریکەیەک بێت بیر لەوە بکاتەوە کە چۆن بزنس استراتیژی تدریبی لەسەرکە شارەزای بۆ بێنێ ڕاوێژ وەربگرێ و پارەی تا سەرف کات دەستی خۆش بە مامۆستاگیان ئەوەی کە هەبێ منم هەفتەیە لە کۆتای هەفتەکە هینێکم ئەبێت سیمینارێکمە بێت فرۆشتن لە قەیرانە
جا شتێک هەیە لێرە لەسەر مۆزۆی استراتیژی من هیوادارم ئەو دۆستانەی کە گویان لێ بۆ زۆر بە وردی گویان قسانەگەرت بێ زۆر گرنگ و جوان بوون بۆ من جا شتێکمان هەیە مامۆستا زۆر جار فرۆشیارەکە ئەڵێ من ئەمەوێ متمانەی خەڵک بەدەست بهێنە بەڵام کاتێک کە کڕیارەکە دێتە ژوور ئەو ڕێزی من ناگرێت مەبەستم ئەو نمونەیەوە نییە کە جەنابەت باست کرد بەسم کۆی گشتی یا کڕیارەکە هەوڵەدا باشترین شتم لێ وەرگێ هیچ پارێکم نەداتێ لێرە با بڵێن ئەم دیدگایی فرۆشیارەکان بەرامبەر بەخۆیان هێنن ناتوان استراتیژیکی بوون مامەڵە بکەن دەوێت شتێک ئەڵێم ئەوەی کە زۆر گرنگە فرۆشیارێک چاوی لەسەری بێ ئەوەیەکە بە هیچ جۆرێک بە خراپە باسی هیچ کڕیارێکی خۆی نەکات کاتێک کە تۆ هاتی لە ڕووی دەرونی خۆتەوە هەر کڕیارێ هاتە ژوور و هەر شتێکی کرد کە ڕۆشە دەرو یەک و شەو لەسەر نەوت ئەگەر قسەت کرد بە باشە باسی کرد خۆت لە ڕووی سایکۆلۆژی و ئارامە بیتەوە و ئەمە واد لێکە کە بتوانی مامەڵەیەکی ئارام لەگەڵ کڕیارەکانی دواتراکەیت و ئەو استراتیژی بوونە بتوانی مامەڵە بکەیت من مامۆستا ئەچم بۆ پرسیارێکی تر ئەگەر ئیجازەم بدەیت فەرموو بۆ گەنجێک کە تازە زانکۆی تەواو کردووە یا چۆتە ئیشێکەوە و کارمەندە لە شوێنێکە و سەرەتای ژیانێتی ئەم گەنجە کە لە مێشی خوا دایناوەڵە ڕۆژ لە ڕۆژان بزنسی خۆم دروستەکە یا ئەوێ دەسی پێ بکە و دەسی پێ ناکە ئالەم قۆناغا ئەم چی بکە بۆ ئەوی استراتیژی بێت بەڵێ زۆرێک لەوانەی کە ئێستاکە کارمەندن هاتووە بە خەیاڵیانە خۆزگە کاری خۆیان هەبووە بە تایبەتی ئەوانەیان کە ناڕازین لە بەڕێوەبەرەکانیان و ئەم ناڕازی بوونە لە بەڕێوەبەر زۆر جاروات لێ ئەکات تۆ واز بهێنی و بڕۆی ئیشی خۆ دامەزرێنی بەڵام قسەیەکمان هەیە کە من لە ماوە لە گروپی بزنس لیدەر هەم باسم کرد هەم بە نووسینش قسمە بەردەستیان ئەوە بوو کە هەمگینترین چیرۆک لە بواری بەڕێوەبردنە ئەوەیە کە بەڕێوەبەرێک ئەوەیە کە کارمەندێک لە دەست قەڵبی بەڕێوەبەرەکەی کە ئەڵێم قەڵب ئیتر بە کوردی هەمومانەزان یعنی لە دەست قەڵبی و خراپی بەڕێوەبەرەکەی هەڵدێت و ئەچێ پارەیەک کۆ ئەکاتەوە بیرۆکەیەکی هەیە بزنسێکدا ئەنێ و ئەم کەسە ئەزانن چیەکە ئەم کەسە لە کارمەندیەوە ڕای نەکردووە بۆ خاوەنکاری ئەم کەسە لە کارمەندیەوە لە ژێردەستی بەڕێوەبەرێکی خراپ هەڵهاتووە بۆ ئەوەی ببێ بە بەڕێوەبەرێکی قەڵب و خراپ واتە لێرە دیسان فیلمێک دروست ئەکاتەوە کە گەورەترین کارەساتە بۆیە من یەکەم شت بیڵێم بە کارمەندێ بڵێم تۆ پێویستە استراتیژی بیرکەیتەوە ئەگەر ئێستا کە کارمەندی استراتیژیانە لە کارمەندی خۆت بڕوانە باوەڕکە ئەگەر کارمەندێک استراتیژی لە کارمەندی خۆی بڕوانێ دەرسی زۆر وەرئەگرێ لە مۆزەفەکان لە مشتریەکان لە مدیرەکەی دەرسی زۆر وەرەگرێ ئەم دەرس وەرگرتنانە و ئەو هەموو فشار و سترێسەی بۆی دروسە بێ ئەگەر استراتیژی لی بڕوانێت دڵنیا بێ ئەمانە خۆی ئەبێ بە وەبەرهێنان واتە کاتێک کە تۆ لە شوێنێکە ئیشەکەی و ڕێزت ناگرن و تۆ ئەتەوێت دەرکی ئەو ژینگەیە بکەی لە بەڕێوەبردنەکە ئەمە بۆ تۆ وەکو وەبەرهێنان وایە بەڵام تۆ ئەبێ ئیلا استراتیژیانە بیرکەیتەوە بێ پێش ئەوەی بە تەواوەتی واز لە کارمەندی بێنیت ئەبێ تۆ وەکو قسەیەکی جوان هەیە و زۆر باوە ئەڵێ بە هەردوو پێت قوڵایی ئاوەکە نابێت تاقیکەیتەوە ئەبێ ئەم کەسە هەتا لە ئیشەکەی خۆیایەتی استراتیژی بیرکاتەوە لە ژیانی کارمەندی لە ژیانی بەڕێوەبردن لە خودی بزنس و هەوڵ با فێر ببێت دەورات ببینێ کتێب بخوێنێتەوە شارەزایی پیا بکە بیرۆکەکانی لێکۆڵینەوە لەسەر بیرۆکەکانی بکە لێکۆڵینەوە بۆ ئەو بیرۆکەیە بکەکەیە بە مێشکا و بڕات دیراسی بازاڕەکە بکە و مرج نییە یەکسەر ببێ بە خاوەنی کۆمپانیایەکی گەورە و بڕوا خەڵک تاینکە بزنس بۆ شێوازە نییە بە پێرفێکتی لەدایک بێ ئەو کەسانی کە ئەیانەوێت بزنس بە پێرفێکتی بهێنە دنیاوە زۆرێکیان ئەو کەسانن کە هەر لە ساڵی یەکەمە بزنسەکان فەشەلی هێناوە بۆ چونکە هەر لە ساڵی یەکەمە لەبەر نەشارەزایی لە بواری ژمێریاری و دارایی و لە نەشارەزایی لە بەڕێوەبردنی تێچوون ئەم کەسە ئەچێ بزنسێکدا ئەنێ هەر لە شەژمانگی یەکەم ئەترسێ لەو هەموو مەسروفەی کە ئێتە سەرشانی و ئیتر هەڵدێ کاتێکە هەڵدێ واتە دوکانەکە دائەخا ئەڵێ من دەفتەرێکم زەرر کردوێ باشترە لە دوان جا من لە ئەزمونەکانی ڕابردوومە خۆم زۆر لەو جۆرە ئیشانم کردووە کۆمپانیام داناوە دوای چەند ساڵێک دامخستووە مارکێتم داناوە دوایی دامخستووە دوایی
آخر حل گەشتمە ئەوەی کە من ئەبێ بچم بڕۆم لە وەکو ئەڵێ لە پیتەکانەوە، چۆن ئەڵی من ئەبێ فێری خوێنەواری ببم، ئیتر من ئەبێ بچم لە پیتەکانەوە فێری بواری بزنس و بەڕێوە بردن ببم. وەسپاس بۆ خوا هەموو ئەو مەسروفە زۆرانەی من کردبووم لە فێربوونەکەمە و هەموو ئەو زەرەرانەشی کە کردبووم پێش فێربوونەکەم هەمووی ئەتوانم بڵێم ئێستا ئەتوانم بە 3 هەفتە حەقی ئەوڵ و ئاخری بۆ بکەمەوە. یعنی هەر ئێستا ئەتوانم تا 3 هەفتەی تر حەقی هەموو ئەو زەرەرانە بکەمەوە کە جاران بە چەند ساڵێک کردومە بە ڕەنجی شانی خۆم بۆ نمونە 8 ساڵ ئیشم کردو هەموویم فەوتاندووە. بۆ چونکە من بۆ هەڵانە ئیشم کردووە کە ئێستاکە زۆر یعنی ئەمەوێ حەزەر بم بە خەڵک تکایە وامەکەوەرە ناو دنیای بزنسەوە. و هەر بۆ ئەو مەبەستە کە گەشتیار من ئێستاکە 2 پرۆژەم بنیاد ناوە. پرۆژەی یەکەمیان بزنس لیدەرە و پرۆژەی دووەمیان کە گەشتیار مارکێت لیدەرە و بەڕاستی ئەمەوێ گەنجان بە تەواوەتی ئاراستە بکەم و ئەم پرۆژەی من زۆر گونجاوە بۆ مدیری کۆمپانیایەکی گەورە لە کوردستان و لە شارەکانی کوردستانە. بەڵام لەگەڵ ئەوەشا تەرکیزم لەسەر ئەوەیە چۆن گەنجێ بێ هەر لە سەرەتاوە لە ژیانی کارمەندیەوە پەلەی نەبێ. یعنی بزنس شتێک نییە بە هەڵپە. جا بەڕاستی زۆر شت ئەگەر شۆرتکەتی تیابێ واتە قەوبڕی تیابێ لە بزنسا ئینسان نابێ بیر لە قەوبڕ بکاتەوە. زۆربەی ئەو ملیۆنەها دۆلاری کە ئێمە لە کوردستان بە کۆمەڵی کۆمپانیا و بە کۆمەڵی کەسایەتی یامان و هەموو ڕۆشت و خورا هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو عقلیەتە تاکتیکەی کە ئێمە وا لە دنیای ئیشکردن تێگەشتین، نەک لە بزنس ئێمە لەوە بەرهێنان بە تاکتیکی تێگەشتین. یعنی بۆ نمونە زمانێ من ڕۆشتوم یەکسەر وتومە ئەمە دەفتەرێک دێ ئێخەمە ئەم ئیشە من لە بری ئەوەی کە طبعاً وەبەرهێنان استراتیژی ترە، یعنی خودی عملیەی وەبەرهێنان لە خودی بزنس ئەبێ استراتیژی تر بێ، چونکە وەبەرهێنان گرنگترینەکەی وەبەرهێنانی درێژخایەنە. جا ئێمە لە کوردستانە ئەوە عقلیەتی وەبەرهێنانمان بێ کە بە تاکتیکی یەکسەر چوین پارەمان خستۆتە دەستی فڵان کەس چونکە ئیشەکەی باشە ویستومانە یەکسەر قازان بکەین. یا زۆر کەس لە کوردستانە وا بیرەکاتەوە ئەڵێ من 2 دەفتەرم پیا کردووە بەڵکم بیخەمە لای کەسێک یا لای کۆمپانیایەک یا بیخەمە ئیشێکەوە مانگی بۆ خۆم لە ماڵ و دانیشم یان لە پاڵ ژیانی کارمەندیەکەمە مانگی 200 دۆلارم دەستکەوێ یان 300 دۆلارم دەستکەوێ. بەڕێزان ئەگەر دەفتەرێ مانگی 200-300 دۆلار دەستی تۆ ئەخا ئەی بۆ ئەو هەموو شارەزایە لە دوورەوە وەساوە. یعنی قسەکە لەسەر ئەوەیە ناڵین دەفتەر 300 دۆلار پەیان ناکە، بەڵام هەر تۆ وەرە مقارنەی کە بە خانوویەک. تۆ خانوویەک لە سلێمانیا بنیادەنی بۆ نمونە 15 دەفتەری تێچووە، ئەم خانووە ئەی بەکرێ مانگی بە 100 دۆلار 200 دۆلار واتە 15 دەفتەر لە مانگێکە 200 دۆلار بە دڵنیایی بۆ تۆ دروستەکە. یعنی تۆ متمانەت هەبێ بە وەسعەکە بەردەوام بێ. بۆیە دروستکردنی بزنس، دروستکردنی خودی ئیش، خودی ئەوەی کە تۆ بچی فرۆشیارێکی باش یان لە کۆمپانیایەک بەڕێوەبەرێکی باش بی ئەبێ زۆر استراتیژیانە بیری لێ بکەیتەوە و دیراسی بازار بکەی. ئەو کاتە نەک ئەوەی کە دەفتەرێک 300 دۆلاری بۆ دروستکە لەوە ئەچێت تەنها بیرۆکەیەک بەبێ ئەوەی 200 دۆلاری کا سەرفکەی 10,000 دۆلارت دەست بخە. کەواتە هەمووی ئەمێنێتەوە سەر پارێزایی سەر ئەو زیرەکی تۆ بەکاری ئێنی لە فێربوونەکە. دەست خۆش بە مامۆستا ئێمە 46 خولەکە بەردەوامی لە کاتی خۆمان. ئەمەوێت ئەو دۆستانی کە گویان لێمانە ئەتوانن پرسیارەکانتان بنووسن، من کۆتا پرسیار لە مامۆستا ئاوات دەکەم، دوای ئەوە وەڵامی پرسیارەکانی ئێوە وەرەگرمەوە لە مامۆستا ئاوات. مامۆستا ئاوات بە پرسیار لەسەر شتێ بکەم، گەنجێک کە ئێستا ئیتر ئەوێ دەست لێ بکات کامیان استراتیژیترە بە بۆچوونی جەنابتان؟ ئایا کارمەندی هەڵببژێرە یا کارسازی هەڵببژێرە و ئیشوکاری خۆی بکات؟ کامیان گونجاوترە بۆ گەنجەکە بکەم بە کۆمپیوتەر پرسیار هەر شتێکیش خۆت هەت بێ حەزکەی دوای ئیزافەکەیت گوێت بۆ ئەگرین و پێمان خۆشەوێت. سەلامت بیاخۆ. یەکەم هەنگاو پێش ئەوەی بڕۆی کارمەند بی یان خاوەنکار بی ئەوەیە کە تۆ ئەبێ شارەزایی پیا بکەی. چونکە من لێرەوە هەمووان دڵنیا ئەکەمەوە هیچ بزنسێک بەبێ شارەزایی سەرکەوتوو نابێت. واکارم گویان لەو قسەیە بێ هەرکەس گوێی لە جەنابتە. ئەو قسەیە زۆر گرنگە، حەقە بە یعنی بە ئاڵتون بنووسێتەوە، بۆیە ڕامگرتی چکە قسەکەم زۆر پێ گرنگ بوو کە ئەبێ شارەزایی تایبەت زۆر
یەکەم شت ئەبێ بە شارەزاییەوە دەست پێ بکە. جا کاک گەشتیار کاتێکە کەسێک براکەی تاجیر نییە و خاوەن کۆمپانیا نیە، مامی هەر بەو شێوازە، خاڵی هەر بەو شێوازە، هاوڕێ نزیکەکەی هەر بەو شێوازە، ئەی خۆ وەحی بۆ نایەت، ئەی ئەمە وازەحە، یعنی خۆ نابێت چاوەڕێکەین وەحیمان بۆ بێت. تۆ فێربوونەکانت لە دەوروبەرەکەتەوە وەرەگری، هەتا دەوروبەرەکەت ملیۆنێرتر بن تو ئاسانتر لە شتەکان تێگەی، پێویست ناکات زۆر وەکو ئەڵێ جەخت لەسەر ئەوە بکەیتەوە. بەڵام کاتێک کە تۆ دەوروبەرەکەت چۆڵەوە هەموو خەڵکانی فەقیر و هەژارن، هەمووی نازانن، ئەوە بە دڵنیایی ئەگەر لە شارەزاییەوە دەست پێنەکەی ئەوە لە کارەساتەوە دەست پێەکەی. بۆیە کارمەندی بەڕێزان، کارمەندی هیچ کات خراب نییە. ئێمە یان ئەوەیە کەسێک کار ئەکا بۆ شوێنێ یان کار بۆ خۆی ئەکا. زۆربەی خەڵک لە کوردستانەوە ئەزانێ ئەو کەسی کار بۆ خۆی ئەکا بزنسمانە یان خاوەن بزنسە، وانە. تۆ هەر کارمەندی جاری وایە بەس کارمەندی خۆتیت، ئەمە ئەو شتەیە کە خەڵک لی تێناگە. بۆیە تۆ کارمەندی شوێنێک بی لەوێوە تەجروبەیە پەیاکەی بە دڵنیایی باشترە لەوەی کارمەندی خۆت بی بەبێ تەجروبە. تۆ تەجروبە لە خۆتەوە پەیاکەی، واتە لە کارەساتەکانی کە ئێتە بەردەست تۆ تەجروبە وەرەگری کە زۆربەی زەرەرە. بۆیە کارمەندی هیچ کات خراب نییە. وەوە ئەو کەسانی کە ئەیانەوەی لە کارمەندی ڕزگاریان ببێ وا نەزانێ ئەگەر بزنسی خۆی دانا ڕزگاری ئەبێ لە کارمەندی. بزنس خاوەن بزنس بوون واتە بزنس ئەونەر جیاوازە لە سێلف ئیمپلۆید. سێلف ئیمپلۆید ئەوەی تۆ خۆت دائەمەزرێنی. بۆ نمونە بزنسێ دروستەکەم، دوکانێک دائەنێم، خۆم ئەچم لەسەری دائەنیشم. ئەوە من چیم؟ ئەوە من کەسێکم خۆمم دامەزراندووە، نەک خاوەنی بزنس بم. ئەوە تۆ کارمەندی بەس چییە؟ لە جیاتی دەوڵەت، لە جیاتی کۆمپانیایەک مدیرەکە ئەسڵەکە خاوەنەکە تۆی، ئەگەر قازانج و زەرەرکی بۆ تۆ ئەگەڕێتەوە. بۆیە بەڕێزان ئەزمون وەرگرتن لەم حاڵەتە ئەزمونێکی زۆر فەقیرانەیە. من خاوەن بزنس بوونم پێ باشترە و ئەمە شتێکی زۆر وازەحە. هەمیشە جیمران ئەیوت profits are better than ways، واتە هەمیشە قازانج باشترە لە مانگانە و هەفتانە و لە مەعاش. ئەمە گومانی تیانە لە فەلسفەی کارە. بەڵام تۆ بۆ ئەوەی ببی بە خاوەنی قازانج ئەبێ یەکەم جار تەجروبە وەربگری. جا ئەگەر کارمەند بی لە شوێنێک لەو فترەیە کە تۆ کارمەندی بە واقعی تەجروبە وەربگری و ئەو فترەیە زۆر گرنگە تۆ وەبەرهێنان لە خۆت بکەیت. یعنی تەنانەت ئەگەر بیر لەوە ئەکەیتەوە ڕۆژێ خاوەنی ئیشی خۆت بی، وەرە زۆرێکی مەعاشەکەت بۆ ئەم بوارە دابنێ. بڕۆ کتێب بکڕا، بڕۆ دەورات بەشدار بە، بڕۆ بیرکەرەوە، دەفتەری بۆ دانێشت بنووسە، بڕۆ ڕەفیقایەتی ئەو خەڵکانە بکە کە سەرکەوتون، وەزعیان باشە، دەوڵەمەندن، یەکسەر عەقڵێتە ئەکرێتەوە. ئەو کاتە احتیمالی هەیە کە تۆ بووی بە خاوەنکار ببێ بە خاوەنکارێکی سەرکەوتوو. و لەوێش ئەگەر کەسێ بۆ نمونە ئێستا زۆر کەسمان هەیە لە کوردستان پێی ئەڵێن ئەمە بزنسمانە یان بزنسی هەیە، بەڵام بەڕاستی ئەوانەش هەر زۆربیان هەر کارمەندن. بۆ چونکە ناتوانێت بۆ ماوەی 2-3 مانگواز لە ئیشەکەی بێنێ، بڕوا بۆ سەفەرێ، بۆ گەشتێ، بۆ گەڕانێ. زۆر دەوڵەمەند لە کوردستانە ئەگەر پێی بڵی ئەوە بۆ ئەم هەفتەیە ناچی بۆ ئەو کۆنفرانسە کوڕە، ئەڵێ وەڵای ئیشەکان بەبێ خۆم ناڕوە. مادەم ئیشەکە بەبێ خۆت ناڕوە، ئەوە تۆ هەر لایەزال کارمەندی خاوەنکار نیت. ئەگەر ملیۆنەها دۆلارە هەبێت لەویا تۆ کارمەندیت. بۆیە لەوێش بۆ ئەوەی لەو قۆناغە ڕزگاری ببێ. ئێستا چەندین ملیۆنێرمان هەیە پێویستی بەم قسانەیە کە لە کاتێکە ئێمە ملیۆنێر نین، بەڵام ئەو شارەزایی کە ئێمە هەمانە ئەو ئەتوانێت ئیسفادەی لێ بکە. هەر وەکو چۆن تۆ ئەکرێ کەسێبی پرۆفیسۆر بی بەڵام خۆت نەزانی مناڵەکەت پەروەردەکەی بیبی بۆ لای توێژەرێکی کۆمەڵایەتی. ئەمە شتێکی زۆر تەبیعیە. وەسپاس بۆخوا کە ئێمەش لێرا قسە ئەکەین بە دڵنیایی لە دوای سەرکەوتن قسە ئەکەین. ئەم قسانەمان قسەیەکی ئەکادیمی سەرف نییە لە کتێبێک و وەرمانگرتبێ و هێنا بێتمان. بەڵام سوپاس بۆخوا ئێستاکە ئەتوانین بڵین ئێمە بە واقعی لەناو ئیشەکەین، ئێمە بە واقعی لەناو بازاڕەکەین و خۆمان شتەکانمان هەڵسەنگاندووە. و ئێستاکە من بەوە ئەڵێم ئەگەر کەسەکە تەنانەت ملیۆنێریشە ئەبێ ئێستا بێت دیراسە بکە بۆ ئەوەی استراتیژیانە بزنسەکەی سیستماتیک بکە. چونکە ئەگەر بزنس نەبوو بە سیستماتیک ئەبێت تۆ هەر مۆزەف بی. یعنی معقول نییە ملیۆنێرێکی کوردستان تەمەنی گەشتۆتە 60 ساڵ ئێستش ئەگەر نەچێ بۆ ئۆفیسەکەی کۆمپانیاکەی زەرەرەکە. ئەمە گەورەترین کارەساتە کە هەمومان
بە چاوی خۆمان ئەیبینین بۆیە زۆر کەس هەر عقلی ئەوە نایبڕێ عقلی ئەوە نابڕێکە چۆن ئەکرێ بەبێ خۆی ئیشەکان بڕوا ئەی لەو هەموو عالەما بۆ ئەڕوا ئەی بۆ لە ئەوروپا و ئەمریکا ئەو هەموو کۆمپانیا زەخمە ئەڕوا بەڕێوە ئەو هەموو مارکێتە زنجیرەیە ئەڕوا ئێخۆ نەچووە برازاکەی دابنێ نەچوە ئامۆزاکەی دابنێ ئەم جۆرە عقلیەتە نیشانەی تێنەگەشتنە لە بزنس بۆ نیشانەی نەبوونی معلوماتی دقیقە چونکە ئەگەر تۆ معلوماتی دقیقت هەبێ شارەزای و عیلمت هەبێ ئەتوانی بیکەی بە سیستماتیک کە کردێ بە سیستماتیک ئەو کاتە مەجبور نیت بڕۆی برازایەکی خۆت بێنی ئامۆزایەکی خۆت بێنی ڕەفیقێکی خۆت بێنی بەس لەبەری متمانەت پێێتی ئیشێکی بیدە دەست دوایی کە زەرەرەکەی ئەزانی نەشارەزایی ئەو بووە کە تۆ ئەو هەموو کارەساتت بەسەرا هاتووە. دەست خۆش بە مامۆستاگیان سوپاس بۆ هاوڕێیانە کە تا ئێستا لەگەڵمانن زۆرینەی کاتەکە 85 کەس لە لایڤەکەمان هەبوون زۆر سپاسیانەکەین کە لەگەڵمان هەبوون لێرەوە کۆمەڵە پرسیارمان هەیە کە نووسراون پرسیارەکان من پرسیارەکان بە مامۆستا ئاوا دەخوێنمەوە